ئیمڕۆ دانەوێڵە داوەشێنین ئینشاءڵڵا ومێدمانیشەیە بەخوا ئیشەڵا بارانی ڕەحمەتی ترە بارێ ئیشەڵا لەگەڵ ئەمە ئیشەڵاوێتە پەڵەیەکی باش. ئێمە خەڵکی دێی بەلوتین سوپاس بۆ خوا لەخوا بەزیاوێ ڕەحمەتێکی باش باریوە لامان تقریبن دەور 30 ملیمێ لە چاو پارە 10 ڕۆژ 15 ڕۆژ تاخیر بۆ بارانەکەمان بەڵام پەڵەی تەواوی نەداوە. ئیترەوە تا لە ئەمڕۆ سێەم ڕۆژە ینی پێرێ بارانەکە باریە ئمڕۆ سێەم ڕۆژە دەستمان کردە بە کێڵانی شەڵاوە بە خەرماشەی کێڵین خۆڵی وشک نایەتە سەرەوە و کەشی هاتووە و بە تەمانی شاڵا دایوەشێنین لە ئیمڕۆ دانەوێڵە داوەشێنین ئینشاءڵڵا ومێدمانیشەیە بەخوا ئیشەڵا بارانی ڕەحمەتی ترە بارێ ئیشەڵا لەگەڵ ئەمە ئیشەڵاوێتە پەڵەیەکی باش. باشە پەڵەی نەداوە تاوەکو ئێستا دانەوێڵەکانتان نەچێنە هیچ ترسێکی نییە؟ نە ئیشەڵای ترسی نەما لەبەرەوە دنیا سارد بووە تۆویش لە ژێر ئەرزە ئەگەر 10-15 شەوێکی ژمێنێت تۆ خراپ نابێ ئیتر لەم وەم تەڕەشوعایشە سەوزە بێ ئیشەڵا ئەوەیشی تۆ کریاوێەوە وشکە وەرد ئەوە هەر سەوزە بێ و ئەوەیشی ئیسا ئاوا جار بێ وەکو ئەم زەوێ ئیشەڵا وەم تەڕەشوعایش هەر سەوزە بێ فەرقی نییە ئیسا هەیە گەنمیش ئەوە شوێنێ لە ئیمڕۆوەتی دەست پێکە جۆ گەنمی تر لە ئیمڕۆ خەڵ دەست پێکە هیچ فەرقێکی نییە وەکو ساڵەکەی تۆزێ تاخیر بووە بەڵام باشە ئیسە ژەرانی ناو پاییزە تقریبن ئێمە تقریبن مانگە پاییزمان ماوە 2 مانگ پاییزی ڕۆیوێ مانگێکی ما ئەم مانگەیشە هەر چاکە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا بە ئیزنی خوا ئینشاءڵڵا ڕەحمەتی باشە باری ئینشاءڵڵا. ئێمە ئیمساڵ و خەرماشە زیاتر جوو دەکەین لەبەرەوە 3 گاوەسە بارانەکە زۆر نەبارێت 3 گاوەسە خۆڵ و شکتێنێتە بان خەرماشەکە باشترە خەرماشەکە خۆڵ و شک نایێتە بان بۆیە سادە خەڵک زۆربەی بە خەرماشە جووتەکە. باشەمە هۆکارەکەی چی ئەمساڵ کەم بارانیە؟ کەم بارانیە باران کەم باریە ناتوانێت 3 گاوەسە جووتکەی بۆیەوە خەرماشە جووتەکەین ئێمە. فەرقێکی لەگەڵەوەی فەرقی زۆرە ئەگەر پەڵەی بدایە 3 گاوەسەکە باشترە 3 گاوەسە لەولاوە ئەگەر بارانش کەم بوارێ عەرسینی ناوێت بازی ساتێ باران کەم باریە ئێمە خەرماشە جووتەکەین ئێمە نازانین لەوە چەوە خەرماشەکە باشتر شوێ لەولاوە لەوە جە 3 گاوەسەکە باشتر ئێمە نازانین جاری ئازمموی خۆتان کامیان باشترە ینی من نەژم 3 گاوەسەکە باشترە 3 گاوەسە وەردی ببڕیت و دوایەوە خەرماشەی لێدێ ئەوە باشترە ناچارین ساڵ بە خەرماشەیکەین.